دیارەدا ئەوەیە مامۆسا کە لە بیارەدا و لە لای شێخانی نەقشبەندی گەورە بۆ خوێندوویەتی لەو مەدرسانەدا و هەر لەوێش تەدریسی کردووە و وانەی وتوۆتەوە و ئیجازەی مامۆستایانی داوە کاتێک کە دێتە کەرکووک لەگەڵ شێخانی قادریشدا تێکەڵی و ناسراوی و هاتوچۆی بووە پەیدا ئەبێت هەروەکو خۆی نووسیوەتی لەو ماوەیەدا کە لە شاری کەرکووکدا بووم لە زستاناندا جارجار شێخ عەبدولکەریمی کوڕی شێخ کادری کوڕی مەرحوم شێخ کەریمی کەزنەزان کە لە ساداتی بەرزنجەیە و لە نەتەوەی مەرحوم شێخ ئیسماعیلی قوتبی ولیایین ئەهاتە ناو تەکی خۆی لە محەلەی قەڵادا منیش جارجار ئەڕۆیشتم بۆ دیدەنی بەهۆی میهرەبانی و نەجابەتی خۆیەوە ئولفەت و محەبەت لە ناومانە پەیدا بوو بەم جۆرە مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕیس بەهۆی ئەو ئاین پەروەری و زانست و زانیاری کە هەیبوو بەهۆی ڕۆشنبیری و تێگەیشتنیەوە جیاواز لە سەردەمانی پێشوو ئەگەر ناتێگەیشتن و کێشە هەبوو بێت لە نێوان هەردوو تەریقەتە ناودارەکەی نەقشبەندی و قادریدا ئەوە مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕیس بە سنجێکی فراوانەوە تێکەڵی